ل 12 شش و ل سال 2014 کم رونشتنا جوات پارێزگا دو کاتان جەمدان لە پشتڕژی چەندین پۆست بە یەکگرتو هاتنەدان لێتانە هەژمارێک ژێڤان پۆستان ژالیە یەکگرتو بە ناتینە وەرگرتن یەکگرتۆژیت بێژە ڕێککەفتن سیاسی بووە لێ یاسا ڕێگر بووە. وفعلا نجوان پوستا دیفیاسای مثلا رکن دادن بنمونه مثلا مستشارت پارزگاری دیفیاسا انجمن پارزگاه مستشار نین وقتی وقت دانی یعنی ده شن بجن مخالفه کا یاسایی که اوجی رکن دادن وقت بدیل بوان حساب بینیم اوری ببرت نو که حتی نو که هاتینا ماین کو نو که وقت یوسف کردستان پن عطامن وقت لزفرین نکلب کتن بوان پوستا هری که هند نفر دی بر بجیر کتن کو دیفیاسای بکنجن داف آلی شحل بتن. ایکتیجی کو خودیا دو کرسیانه لجوات پارێزگا دوگ داخازا جێگرێ پارێزگەرێ دوگ دکە و دوبێژە مەلدوهوکێ داخاز کریە لێل سلێمانی و حەلەبچە بەوان ڕاهاتینەدان و ئەترازینینن. ئێمە لە دووهۆک داوا دەکەین بەڵام لە سلێمانی و لە ئەوە پێیان درراوە لە هەڵەبجا پێیان دەرە پێ رازینین بەڵام ئەوان لێرە یەک جاریانی گفتوویەکێکگەنێژێ مەسەن دانیشتنیکەنش لەگەڵ ئێمە نەکردووە وەکو یەکی نیشتمانی کوردستان کە بەشدار بین لە حکوومەتەکە یان ببینەوە ئۆپۆزیسیۆن لێرە ببینێنەوە ئێستا ئێمە نازانین یان ئۆپۆزیسیۆنین یانیش کە بەشدارین لە حکوومەتەکە بەشداریمانە ئۆپۆزیسیۆنیشتیمانە. دەم بەرداژی پارتیت بێژە ئەم لە جەهێندی ناتینە رازیکردن هەیە کو ئەم ژی بکار بن هەنێک ئالیێندی رازی بکەین لەبارە یەکگرتوژی پارتیت بێژە مە هیچ ڕێگریەک لەوان نەکریە بەلکو یاسا ڕێگرە لە ئەمبەر وەرگرتنا وان پۆستان. ئەفریکەفتنا هەیەکە وەکو خۆی هاتی جێبەجێکردنێ ئەف دەست نەکاربوونەوەن چەند کەسین دەست کار نەبووینەوە زەڤرتنەوە بۆ چەند بژین هوکارێت یاسایی کارگەری پارتی دموکراتی کوردستان پەرۆژ بوو یەکێل هەر چهار پارێزگا دەمێ پارتی حەلەبجە و سلێمانی هات بۆ ڕازیکردنی برادرین من ئێکەتی و گۆڕانژی لوێرێ لوێرێ چ پارتی نەهاتیەدان لوێرێش ئەم تەڕازگۆ بین ئەم چ وان لایەناتی نادین ئەوێت ئەم بێ بەهەرکردین. دو سال بسر حکومت خوجیه پارێزگا دوگدا دەرباز دبن و پارتی و یەکگرتو لەسەر هەند پۆستان ڕێککەفتن لێتانەها 8 پۆست نهاتینە ئێکلایکردن. بڕێککەفتنەکە سیاسی دناوا وی ئاڤاهیدا 25 پۆست بە یەکگرتو هاتنەدان یەکگرتو تانە 17 پۆست جوان 25 پۆستان وەرگرتینە پارتیت بێژە یەکگرتو عریشەیە یاسایی هەیە دە وەرگرتنە وان پۆستاندا یەکگرتوژیت بێژە ئەمێ بێ یاسایی وان پۆستان دە داهاتیدا وەربگرین. عەبدوسەمەد ڕێکانی NRT دوگ